ناوچەکەی ئێمە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق تورکیا ئێرانیش لەبەردەم ئاگەری گۆڕانکاریدان چەند دیزاینکردنەوەی ناوچەکە لە گۆڕەیە بە تایبەتی هەڵبژاردنەکانی تورکیا نزیک بۆتەوە هەڵبژاردنەکانی عێراق نزیک بۆتەوە هەڵبژاردنەکانی ئەمریکا ئەوە خۆتانە بینن سەرۆکایەتی ئەمریکا گۆڕانکاری ڕوئەدا لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا لەبەرەوە دیزاینکردنەوەی ناوچەکە هەیە کورد لەبەردەم ئەگەری مەترسیداردا و لەبەردەم دەرفەتیشدا ئەگەر بێت و ئێمە دیالۆگێکی کوردی بکەین و بەجانێکی یەکەتینەتەوە یانە بیر بکەینەوە و هەوڵ دەین بەیەکەوە لەسەر مێزدانیشین مێزێکی کوردی کۆمان کاتەوە هەموو هێزەکان ناکۆچەکانی خۆیان بە شێوەیەکی سیاسی و بە شێوەیەکی دیالۆگ ئامێز چارەسەر بکەن کورد ئەتوانێ مەترسەکان تێپەڕێنێ و ئەتوانێ کەڵک لە دەرفەتەکان وەربگرێ بەڵام بەعقلێتی ئەوەی ڕوبەڕوو یەکتر ببینەوە هەر لایەکمان دوازار زیان لە کێشەی کوردەدا زیان لە دەستکەوتەکانی کوردەدا دەبێ ئەوە بزانین هەم پەکەکە هەم پارتی هەم یەکێتی هەم پێدا هەم هەر حزبێکی تری ڕۆژهەڵاتی کوردستان و باشوور و باکوور و ڕۆژاوا هەمومان کوردین و دەبێ مێزی کوردی کۆمان کاتەوە لەبەرەوە هەر ناکۆچیەک هەر شەڕێک ڕووبدا خزمەتە بە داگیرکەری تورکیا خزمەتە بە داگیرکەری کوردستان کە ئەیانەوێت هەر قەوارەیەکی هەرێم هەر ئەزمونێکی هەرێم کوردی لە هەر شوێنێک بێت تێچیدەن لە هەر شوێنێک کورد دەسڵاتی هەبوو ئیدارەی هەبوو لە ناوی بن و کێشەی بۆ دروستکەن گرنگە مێزی کوردی کۆمان کاتەوە گرنگە کەڵک لە دەرفەتەکان وەربگرین وەکو باسم کرد ناوچەکە لە بەردەم دیزاینی نوێدایە لە بەردەم گۆڕانکاری نوێدایە دەبێ ئێمە ئەو دەرفەتانە باش بخوێنینەوە ناکۆچی ناوماڵی کورد کەس قازانز ناکە جگە لە داگیرکەران بەداخەوە لە ماوەی یەک دۆ ڕۆژێ ڕابردوو هەست بە جموجێڵێکی سەربازی دەکرێت زیاتر لە هەرێمی کوردستان ئەویش جمجۆڵەکە بە تایبەت کە لە نێوان هێز و لایەنە کوردیەکانە ئەمە بارودۆخێکی خراپتر دێنێتە ئاراوە بۆ هەرێمی کوردستان بەگشتی و بۆ پرسی کورد لە جیهان و لە هەموو پارچەکانی تر بەگشتی بابەتێکی خراپە ئەم پەنابردن بۆ هێز ئەوەی کە هەیە لە ڕاستیدا گیر و گرفت لە نێوان لایەنە کوردیەکان پێویستە بە دایالۆگ و بە دانیشتن چارەسەر بکرێ ئەم کێشانێک کە لە نێوان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان و پەکەکە هەیە ڕەنگە ئەم گرفتانەش دەستی وڵاتانی تورکیا و وڵاتانی ئێران و وڵاتانی داگیرکەری کوردستانی لە پشتەوە بێ بۆیە پێویستە لایەنە کوردیەکان بەگشتی بە تایبەت ئەم دوو لایەنە هەوڵی ئەوە بدەن کەوە خواستی دژمنانی کورد و نێرانی کورد بەدین هێنن ئەمە لەلایەک لەلایەکی تر باشووری کوردستان بەخۆی ئێستا لە دۆخێکی زۆر خراپی دیبلۆماسی سیاسی ئابووری تەندروستیدایە پێویست بەوە دەکا هەموو لایەنەکان مەڕەعاتی هەرێمی کوردستان بکەن و هەرێمی کوردستان بە دوور خەنەوە لە هەر گرژێکی سیاسی و سەربازی مە لەلایەک لەلایەکی تریش ئەرک و ڕۆڵی لایەنە سیاسەکانی کوردستانە هەر چار پارتی کوردستان هەوڵ بدەن هەر وەکو چۆن لە ڕابردوودا زۆربەی لایەنەکان ئەوەیان ڕاگەاندووە کەوە دژ بە شەڕی براکوژی دەوەستنەوە پێویستە ئەم بەڵێنیان بەجێبێنن